ڕۆمانێک لەژێر ناونیشانی یادەوەریەکانی ئادەم و خوێنی نازدارێک کە هەرێک لێ مازانین هاتنی کۆرۆنا و کەرەنتینە لە ماڵەوە بەرهەمی زۆر تایبەت و ناوازەی لە تەواوی جیهانە خوڵقان هەم لە بواری ئەدەبی و هەم لە بواری هونەری. بەڕێز شوان عەبدوڵڵا حەمەد کە نووسەری ئەم ڕۆمانن دیارە ماوەی کەرەنتینەی خۆستۆتەوە بۆ ئەوەی کە ڕۆمانێکی تایبەت و ناوازە بنووسێت و لە ئێستا ڕۆمانەکە بەردەست بێت. بەڕێز شوان عەبدوڵڵا لە ستودیۆی کورسات مەگەزین میوان و گفتوگۆ بکەین لەسەر ئەم ڕۆمانە تایبەتە. زۆر بەخێر بێ کاک شوان، سڵاوە لێبێ. سوپاس بۆ تۆ. بەخێر بێی. پێم خۆشە بزانم کاک شوان خۆی ڕۆمانەکە گێڕێتەوە یاخود کارکتەرێک ڕۆمانەکە گێڕێتەوە، چونکە ئەوەنی کە سەیری تایتڵەکە کەیت لەوانەیە هەستەکەم ژنێک بێ. زۆر ڕاستە. گێڕەوەی ڕۆمانەکە ژنێکە بەنای ئاڵێ، ژنێکی تر هاوکاری ئەکات کە ناوی نەتاشایە ئینگلیزە، هەردووشیان پێکەوە تقریباً ڕووداوەکانە جێڕنەوە تەواوی یەکەن. لە هەمان کاتا دکتۆر ئادەمیش هەندێک یارمەتیانە لە ڕێگەی یادەوەریەکانیەوە کەواتە کۆمەڵێک کەسایەتی بەیەکەوە ڕۆمانەکە جێڕنەوە. و چی ئەگەڕنەوە کاک شوان؟ زۆر تەجێڕنەوە ڕۆمانەکە زۆر باشی ژیانی کەسایەتی زۆر کەسەکان لە ڕۆمانانی تەرکیزمان تەنها لەسەر کەسایەتی یەک نەبووە، بەڵام دوجار بارودۆخی کۆرۆنا کە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا هەومانی کۆکردەوە لە ماڵەوە بە هەمان شێوەش دکتۆر ئادەم لە ئاپارتمنتەکەی خۆی لێگەڕەشیشی لەندەنا کۆوە کاتەوە و یادەوەریەکانی ئەنووسێتەوە. لێرەوە ئەم یادەوەریانە بازەیات ئەگەڕێتەوە بۆ کوردستان لە ڕێگەی نەتاشاوە. نەتاشا و ئاڵێ پێگەگەن لە ڕێگەی ئەم یادەوەریانەوە و هەردووشیان بەیەکەوە ڕۆمانەکە ئەجێڕنەوە، بەڵام دوجار سەر لەبەریش ڕۆمانەکە ئاڵێ ئەینووسێتەوە. هەمیشە ئەم پرسیارە لە نووسەرانی بەتایبەت ڕۆمانەکەم. ڕۆمانەکە نووسرا اینجا ئەم ناونیشانی بۆ دروست بوو یاخود لەم ناونیشانەوە تەواوی ناوەڕێکی ڕۆمانەکە سەرچاوی گرت؟ بەڵێ، خۆی ئەزمموی ڕۆمان نووسین ینی ئەزممونێکی زۆر قورسە بەڕاستی من وا کە پاتێ پەڕیم لەبەرەوەی چ کەسایەتەکان یەک بە یەک چن تایتڵی ڕۆمانەکە وەکو وایە مناڵێک ناو بنێ، ینی ئەوەندە قورسە بەڕاستی. نەخێر دوای ئەوەی نووسرا ئەم تایتڵ هەڵبژێرا بە چەند قۆناغێکا تێپەڕین تاوەکو ناوێکی شیاومان بۆ دۆزیەوە، ینی خۆم و بە هاوکاری دۆستانیشم، ینی هەنگاو بە هەنگاوی ئەم ڕۆمانە پرسیارم لە دۆست و برادەر و دەوروبەرم کردو ئەمە چۆنە ئەوە چۆنە، ئەو لێرەوە سوپاسیانەکەم خۆیان نەزانن چێن زۆرن، ینی ناویان ناهێنرێ بەڕاستی. دوجار یادەوەریەکانی ئادەم و خوێنی نازدارێکمان هەڵبژار، پێمان جوان بوو، پێمان گونجاو بوو بۆ تایتڵی ئەو ڕۆمانە. بێگومان زۆر کاتێ ڕۆمان جگەلەوەی کە باس لە شوێنەکات باس لە کاتی شەکات. کات و شوێنی ناو ڕۆمانەکەی تۆ وتت کە تەنها کوردستان نییە بەڵکو پەلە کێشێت بۆ بەشێک لە وڵاتانی جیهان. بەشێک لەم ڕووداوانی کە لە نێو ڕۆمانەکەن ڕاستین واتە تۆ بەرگوێت کەوتون یاخود لە ڕێکەسێکی ترەوە بیستوتن یاخود هەموو ڕۆمانەکە بە تەواوەتی هەم کاتیایە و هەم شوێنتیایە هەمویان بیر و هزر و خەیاڵی کاک شوان خۆین؟ بەڵێ هەڵبەت دوجار خەیاڵە هەمووی، بەڵام ینی نووسەر یا حکایەتخوان ناتوانێت بەرکەوتنی لەگەڵ دەوروبەر لەگەڵ ژینگە لەگەڵ کەساتی جیاواز نەبێت. هەندێک شتی تایە ڕەنگە بە تێپەڕبوونی ژیان ڕەنگە لە 10 ساڵیە بیست بێتم شتێک لەو جۆرە، مەسەلەن هەندێک شتی کوردەواری باسەکەم لە کەسیسێمەوە لە جۆرێک لە کۆڕ و کۆبوونەوەکانە بیستومە. هەندێکی لەوانەیە ڕاستی بن بە جۆرێ لە جۆرەکانی تر، بەڵام من پێچەوانەکەی نووسی بێتەوە، ینی بۆ نمونە شتێک بە جۆرێک ڕوویا بێن من پێچوانەی ئەوە نووسیوە خزومەتە ناو ڕۆمانەکەەوە، بەڵام دوجار یەک کەسایەتیشی لێ ناناسم کە ڕاستی بێ هیچ پەیوەندێکی بە هیچ کەسێکەوە نییە. دوجار هەمووی کۆبوونەوەی خەیاڵێکە، بەڵام هیچ کەسایەتێک بێ ئیژ نییە لە ناو ڕۆمانەکە، ینی بە مەبەست هەڵبژاردەوە. مەسەلەن ئەگەر ئاماژە بە دکتۆر ئادەم بین، ئێمە لە هەواڵەکانە ئەمان بیست کە لە کاتی کۆرۆنایە کۆرۆنا کاریگەریشی تایبەتی هەیە، من لە BBC جۆم لێ بوو لەسەر خەڵکانی بڵین بێگانە کوردەکان و ئەوانەی دەرەوەی بڵین غەیرە ئەوروپیەکانن تەسیری لەسەر بوو. کۆمەڵێک دکتۆر بەداخەوە کۆمەڵێک
نەخۆشیار بەداخەوە مردن بە کۆرۆنا کە بێگانە بوون ئەمە وای کرد ینی من کەساتی دکتۆر ئادەم کەمە پزیشک لەبەرەوەی پێویست بوو ئێمە ئاماژە بەو قوربانی گەورە بین کە پزیشکە بێگانەکان لە بەریتانیا ئەیدەن بۆ سەلامەتی هەموو لای پەیامێکت هەبوو لە نووسینەوەی ڕۆمانەکە یاخود تەنها وەکو نووسەرێک حەزت کرد ئەزمموی ڕۆمان نووسین تاقی بکەیتەوە ڕاستیەکەی ڕەنگە ئەوە بێ کە خۆم حەزم کردی بێت جۆرێک لەو بڵێ حکایەت خوانی تاقی بکەمەوە پێشتریش حەزم لی هەبووە هەڵبەت لەوانەیە ڕەنگە ئەو بەهرەیەم تێدا بێنی بتوانم حکایەت بجێڕمەوە خۆی ڕۆمان هەر نووسین نییە حکایەت خوانی تێدایە بەڵام دوجار پامی شتیە کۆمەڵک پامی تایە پامی سەرەکی مەسلەی بەڕاستی مەسلەی ژنکوژیە ینی زۆر تەرکیزم نەکردوتە سەری لەبەرەوەی ئەوە کارەساتێکی گەورەیە ویستومە خوێنەر بۆ خۆی ڕاستیەکان هەڵبێنجێ لی بەڵام تیمی گەورە یا بابەتی سەرەکی لە ناو ڕۆمانەکەیە کە وەکو لە تایتڵەکەشی بیرن خوێنی نازدارێکە ئەم نازدار ناوێکە یان ژنێکە کە ئێمە لەلای ئێمە ژن مەسەلەن نازدارەوە نییە یا کەسێکە لەلای کە سوکاری نازدار بووە و بەڵام دەستیان چۆتە خوێنی لەبەر مەسلەی بەناو شەرەف با بڵین ئەوە تیمی سەرەکی یان باڵنەی بابەتی سەرەکی ڕۆمانەکەی کێ گرنگە کاکشوان ئەم ڕۆمانە بخوێنێتەوە چکە زۆر کات هەیە هەندێک ڕۆمان خانمان و ژنان بیخوێننەوە گرنگە بۆیان هەندێک کات هەیە بە زۆر کات من وەکو با بڵێم خوێنەرێک زۆر کات ئەم شێوازە نووسینانە ئەڵێم خۆزگە پیاوان پێش ئافرەتان ئایان خوێندەوە چکە تاوانەکان زۆرینەی کات لەلایەن ئەوانەوە بەرامبەر بە ژنان ئەکرێت بەڵێ ڕاستە پرسیارێکی زۆر لە جێ خۆیایەتی کێ خوێنەری ئەو ڕۆمانە بێت بەڕاستی هەر منیش ڕەئی وام هەیە پیاوان بیخوێنەوە زۆر گرنگە بەڵام هەتا ئێستا زیاتر ژنان ئەیخوێنەوە خۆیانی تیا ئەبینەوە و فیدباکێکی باش بڵێن خوێندنەوەیکی باشی بۆکەن بەداخەوە بەو شێوەیە پیاوان نیان خوێندوێتەوە با بڵێن کوڕانی گەنجتر گرنگی پێ ئێن و ئەیخوێنەوە بەڵام تەمەنی خۆم با بڵێن لەسەر تەمەنی خۆمەوە نازانم یعنی بۆچی گرنگی نادێ بۆ مەسەلەیە ڕەنگە جۆرێک لە نکوڵیکردن هەبێت لای ئێمە پیا و لەو جیلە کۆنەی کە تقریبان ڕۆمانەکە جۆرێک تاوانباری تایە ینی جۆرێک سەپاندنی ڕاستێکی تایە بەسەر ئەو جۆرە پیاوانیان ڕەنگە بۆ خۆشم ئاسان نەبوو بێت دان بنێم بەو ڕاستیانەیە کە ئێمە بەشدار بووین لەو کارەساتانی کە بەسەر ژنی کورد بەسەر کۆمەڵی کوردیای هێناومانە کۆمەڵێک ڕاستی تایە بە ئاسانی هەرز ناکرێت بە ئاسانی قود نادرێت بۆ مرۆڤی کورد بەگشتی و بە تایبەتی بۆ پیاوی کورد لەسەر و باڵی چلەکانەوە خۆشم ناو هەمەسەلا خۆم لێ دەرنەکرد زۆر کاتێ ڕووداوەکان بێگومان لەوانەیە لای ئێمە بە شێوازێک بێت لێکەوتەکانی بە شێوازێک بێت لەوانەیە لە وڵاتانی دەرەوەش کۆمەڵێک بابەتی تر هەبن کە لە بریژن کوشتن لە بری زۆر بابەتی تر لەوێ جێگەی باس و خواسی تر بن ئەم ڕووداوانە تێکەڵ کێشکراون هەندێک لە ئەو ڕووداوانی بۆ نمونە کە وەکو ئەو دکتۆرێکی کارکتەرێکە و بەشێک لە ڕووداوەکانە گەڕێتەوە هیچ کەم لەو بابەتانە هەیە کە بەشێک لە وڵاتانی ئەوروپای خۆ بڵم لە وڵاتانی خۆرئاوا بەم شێوەیە جێگەی قسە و باسبێژنی لەسەر بکوژرێت کەسێکی لەم شێوەیە بێ لە نێو ڕۆمانەکەی تۆیە زەق بوو بێتەوە بەڵێ لەوێش کەمە باسی کوشتنەکەی تەنها کوشتنی فیزیکی نییە جستەیی نییە کوشتنی منتڵی زۆر کوشتن هەیە بۆ مرۆڤەکان زۆر بە تایبەت بۆ ژن لە ئەوروپاشەوە بە تایبەت من تەنها توان بە تایبەت بە بریتانیا کە چەند ساڵ لەوێ ژیاوم قسە بکەم لەوێش جۆرێک لە کوشتن هەیە بۆ ژن بەڕاستی لێرا لە کەسایەتی نەتاشا دەرەکەوێت کە هەموو وەکو ژنێکی جوانی بینن لە مەشەدێکا کە ئەچێ بۆ دەوام کۆمەڵێک کرێکار خەریشی چاکنی دیوارەکەن فیکەی بۆ لێن و مەسەلەن ئەویش ئاوڕیان بۆیاتەوە بە جۆرێک لە زیرەکانە مامەڵیان لەگەڵەکە بەڵام یعنی ئەیانەوێ چۆن بڵێ ژن بووکەڵەیەک بێت بووکەڵەیەکی دەستی سیستەمەکە بێت بەکاری بێنن بەڵام نەتاشا زۆر زیرەکانە ئەم کۆت و بەندە ئەپسێنێ لە جیاتی ئەوەی بکەوێتە ناو ئەو چاڵی کە سیستەم بۆی هەڵکەندووە و بە دوای بکەوێ ئەو لە وڵاتی خۆیەوە لە کاتی کوارنتین و لە کاتی کۆرۆنا وۆزەیەک لە سبکەی ئاڵێنرا و هەڵەگرێت و بە هەزار زەحمەتی ئەگاتە کوردستان و بە تایبەتی سنووری نێوان عێراق و ئێران با بڵێن ڕۆژهەڵات و باشوور
لەوێ شتێکی زۆر گەورەتر ئەکا لەوەی کە لە بریتانیا پێیس پێدا وەکو ژنۆکو کۆمەڵگەی بریتانی بەژنی سپارت ئەو شتێکی زۆر گەورەترەکە بەڵێ زۆر باشە هەمیشە ڕۆمانەکان بە کۆتاییەک بە تایبەتیش ئەم جۆرە ڕۆمانانە زۆر کات هەیە کۆتاییەکی بەڵام خەمگینیان هەیە بەڵام هەندێک کاتێ بەشێک لە نووسەران کۆتایی بەجێ هێڵن بۆ خوێنەر خۆی کەسایەتیەکان خۆیان کۆتایی خۆیان دروست ئەکەن لە بیر و هزری خوێنەرە جام کاکشوان چۆن کۆتایی بە ڕۆمانەکەی هێناوە ئایا لە نقطەیەکە ئیتر کۆتایەکە ئەی بەدەستەوە یاخود خوێنەر خۆی کۆمەڵێک چانس و کۆمەڵێک ڕێگا هەیە کە توانێت هەڵی بژێرە بۆی کۆتایی بە ڕۆمانەکە بێنێ بەڵێ خۆی لەبەر ئەوەی ڕۆمانەکە چیرۆکێکی زۆر ئاڵۆزە کۆمەڵێک کەسایەتی زۆر کۆمەڵە گەڕانەوە بۆ مێژوو کۆمەڵێک سەردەمی جیاوازی تایە یەک کۆتایی نییە چەند کۆتاییەکمان هەیە بەڵام زۆرینەشی دراوەتە دەست خوێنەر بۆ خۆی بڕیارەیات ئەمە ئەگاتە چی بەڵام دوجار ئێمە لەم ڕۆمانە یەک کۆتایی هەڵێنجین ئەویش مەسەلەی هیوایە هیوایەکی گەورە هەیە ڕاستە ژن کەسایەتی ژن چ جەستەی چ مێنتەڵی ئەکوژرێت لە جیهاندا سوکایەتی پێکرێ بەکەم سەیرەکرێ بەڵام دوجار سەرکەوتنیی گەورە هەیە بۆیان لە کۆتایی ڕۆمانەکە ئەو سەرکەوتنە بەرچاو ئەکەوێت و من بەو بە کۆتایەکەی بینم بەڕاستی خوێنەریش ئازادە لەوەی چ کۆتایەکی بۆدا هەستەکەم ڕۆمانێکی زۆر تایبەت بێ بۆ هیوایان بەشێک لە ئەو کەسانەی سەبینەرمان بتوان خوێنەری بن تا کۆتایەمەوێ بەشێک لە پرۆگرامەکە تایبەت کەم بەوەی کە نووسەرێکی وەزان باشی لە بواری زانستیە چەند کتێبت لەو بوارە هەیە کاکشوان وەکو کتێبم نییە بەڵام بڵین بەحسی دکتۆرام هەیە بە زمانی ئینگلیزی نووسیمە و چەند پەیپەرێکیشم هەیە با بڵین چەند ئارتیکڵێکی زانستیم هەیە کە لە گۆڤار و جۆرناڵە جیهانیەکانە بڵاوم کردوێتەوە بەردەوام لەسەر ئەوەش و لە هەمان کاتیشە خەریکی وەرجێڕانی ئەمەشم بۆ زمانی ئینگلیزی ویستم پرسیاری ئەوە بکەمە کۆتایی بڵێم لەبەر ئەوەی وا دیارەکە زمانی ئینگلیزیت باش بێ ئەوە بێگومان وەڵامەکەی بەرەگرم دواتر بەڵام لەم بابەتە زانستیانەی کە بڵێن نووسیوتن تا چەند گرنگن ئەو بابەتانە بۆ ئەوی کە بکرێنە زمانی کوردی بۆ ئەوی لێرە سوود لە بەشێک لەو لێکۆڵنەوانی تۆ کە بە هەر شێوازێک بێت کردۆ بەڵام زمانی ئینگلیزیە لەوانەیە لێرەش سوودی لەوەربگیرە بەڵێ خۆی لە ڕاستیە لە دەرەوەی کوردستانە سوودی لێوەرگیراوە ویشیشی لەسەر کراوە بەڵام دوجار من نازانم چەند سوودێ بێ بۆی بکرێ بە کوردیان نا بابەتەکان زۆر مایکرۆن ینی زۆر بچوو کراوەی اختصاسێکی تایبەتن لە مەجای بڵین پێچانە و پاراستنی دەرمانی بڵین نەخۆشیە زۆر مەجالێکی زۆر بچووکە نازانم تا چەند سوودی لێوەرەگیرێ هەندێک لە دەرەوە پێش لەگەڵ شەریکەیەکە ئیشم کردووە لە هۆڵندا بوو لەبەرەوە ئەوان سوودیان لێبین و ئیشان لەسەر کردو بەڵام ئەمەوێ لێرەیە ئەو هەلە خۆزمەوە بڵێم ڕاستە من مەجالێکی زانستیم گرتووە بەس بەڕاستی ڕازگۆ ئەبم لەگەڵ خۆم و لەگەڵ بینەر و لەگەڵ دەوروبەرمە یعنی نەمتوانیەوە ئەو سوودە گەورەیە بگەێنم ڕەنگە سوودێکی تایبەتی مادی بۆ خۆم هەبێ بۆ ژیانی خۆم هەبوو بێ پێم وایە کورد پێویستی بە ئەدەبە پێویستی بەوەیە لە بواری ئەدەبا زۆر پێش بکەوێت ئەمە میلەتانی گەورەی وەکو ڕووس و ئینگلیز و فەڕەنسیەکان بینیمانن ئەوان ئەدەب پێشی خستن ڕاستە زانستیش نکۆڵی لێ ناکرێ وەکو کیمیا و فیزیا و پزیشکی ئەوانەش پێشکەوتێکی گەورەی ینی هەر لە خودی کۆرۆنا بینیمان چ پێشکەوتێکی گەورەی بەڕۆی بەڵام ئەدەب بوارە سەرچێکەیە بۆ ئێمە کە لێوەی پێشکەوت کەوایە وەکودا پرسیارم یادەوەریەکانی ئادەم و خوێنی نازدارێک کەی ئەکرێت زمانی ئینگلیزی و بڵاوەکرێتەوە چکە بەڕاستی زۆر کاتێ ئێمە ئاماژە بەواکەین کە خۆزگا لە دوای دەرچوون یاخود بڵاوکردنەوەی هەر ڕۆمانێک کە خوێنەری زۆری هەبێ و کە پێشوازێکی زۆری لێ بکرێت بەشێک لە وەرگێڕەکانمان بیان توانایە کە ئەو ڕۆمانانە بنێرن ینی ئاشنایکەن بە وڵاتانی دەرەوە منیش خۆم بۆ چوونم وایە 100% کە ئەو لە دنیای دەرەوانێ کارەساتێکی وا نەماوەتەوە ینی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بۆ نووسینەوەی ڕۆمان زۆر کەم بۆتەوە ینی ڕۆمانەکانیان ئەخوێنینەوە ئاگاداری ڕۆمانەکانیانین بابەتی زۆر لۆکەڵین بۆ خۆیان بابەتی لەم شێوەیەتیانە ئێمە لە ئەدەبیاتی کوردیان با بڵین لەو کارەساتانەی بەسەر کووردا هاتووە بابەتی زۆر گەورەی جیهانیمان هەیە بە گەردوونی بوونمان هەیە ئەتوانین بیگەێنینە
خوێنەری جیهانی ئەم ڕۆمانە زیاد لە سێ بەشیم کردو بە زمانی ئینگلیزی هەڵبەت هاوکاریم کراوە خەڵکی بڵێ نیتیف ئەوەی کە ئینگلیزی ئەسڵ زمانە هاوکاری کردوم بەڵام دوجار خۆم کردومە بە ئینگلیزی ئەوان یارمەتیان ناوم نازانم کەی تەواوە بێت چکە پرۆسی چاپکردن لە دەرەوە زۆر گرانە وەکو ئێرە ئاسان نییە ینی بەڕاستی ئاسانە توانیت مثلا لەسەر ئەرکی خۆم ئەمم چاپ کردو 500 بەڵام لێ ئەو شتە ناتوانانی پێی نازانم کەی ئەگاتە دوا قۆناغی چاپکردنی لە هەوڵدام پەیوەندیم بە هەندێک ئەیجنتی تایبەتی با بڵێن لیتری ئەیجنتی تایبەتەوە کردووە هێشتا هیچ وەڵامێکم بۆ نەگرتووە هیوادارم بە زووترین کات بتوانن نەک لەبەرەوەی خۆمە بەڵام هیچ ملیت لەم نێوەندا هیچ گرنگ نیم ناوەڕۆکی ئەو ڕۆمانە ئەو کارە ساتانی کە بەسەر ئێمە وەکو گەل بگاتە خوێنەر هەر بۆ ئەمەش نا بۆ هەموو ئەو ڕۆمانانی تریش کە ئەنووسێ بۆ ئەو بابەتانی تریش کە ئەنووسێ زۆر گرنگە کە گرنگی باشیان پێ بوو. کاکشوان ئەگەر شتێکت ما بەیان لە کۆتاییە فەرموو. من سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە سوپاس کورسا دەکەم کورسان مەگەزین و بەڕێستان و لەوە زیاتریی ترم نییە کاتێکی زۆر خوشمامە سەر بێت ئەتوانم مەسەلەن حتا بەیانی دانیشم قسەی لەسەر بەڵام زانیەوە کاتی ئەوتان نییە سپاس بۆ تۆ بێگومان یەکێک بێت لەو کتێبە هەرە تایبەتانەی کە لە ئێستا پێشکەش بە کتێبخانی کوردیەکرێت یادەوەریەکانی ئادەم و خوێنی نازدارێک بەڕێز نووسەر شوان عەبدوڵڵا حەمەد گفتوگۆمان لەگەڵ کرد دووبارە بەخێر بێ. زۆر سپاسانە.